لە چەلکە کوشتکواڵەکەیان هاوشان لەگەڵ هاوژینەکەی بەرهەمە پێگەیشتوەکان دەچنێتەوە. قادر ئەحمەد جوتیارێکی گوندێکی سنووری قەزای بازیانە لەسەر ڕووبەری 5.2 زەوی ڕۆژانە دەیان کاتژمێر سەرقاڵی خزمەتکردنی چەلگەکەیەتی و بژێوی ژیانی خێزانەکەی لەسەر فرۆشی بەرهەمی ئەم چەلگەیەیە. ئەم جوتیارە ساڵانە زیاتر لە 100 تەن لە بەرهەمی بامێ و باینجان و بیبەر و خەیار و سەوزە ڕەوانەی بازاڕەکانی قەزاکە و ناوەندی پارێزگای سلێمانی دەکات. بەس بە پشگیری ئەوە بکەن لە ئێرانەوە نەیەت، لە تورکیاوە نەیەت، لەو کاتیا کە بەرهەمەکانی ئێمە پێیەکە. ڕاستە منیش لەم حەدێکدا بنێ، منیش لەگەرەوەیان نیم کیلۆیە باینجان هاوڵاتی فەقیر بۆی ناکڕێ بچێتە 1000 دینار. چووە سەر و 500 دینارەوە حەدێکدا بنێ کە بابێت. بەڵام ئەو والەیەکە من ئێمە بە 150 کیلۆیە بە 150 تێشوەکەی 250 ئەوە. خاکی سنووری قەزای بازیان بە یەکێک لە دەوڵەمەندترین خاکی سنووری پارێزگای سلێمانی دادەنرێت. ئەوە ژوای کردووە سەدان هاوڵاتی پیشەیان کشتوکاڵکردن بێت و بەرەمەکانیشیان بەشی زۆری پێداویستی ناوخۆی پارێزگای سلێمانی دابین بکات. نەگەرەوە هەندێک لە بەرەمەکانیان ڕەوانی پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق دەکرێت. ئەمە ئێمە ئێستا بۆ بە ئیشێکی تیجاری ئەتوانین جوهدێ بکەین، بتوانین بەروبوومەکانمان زیاتر بکەین. ئەگەر بە بازاڕکردنمان بۆ بکە حکوومەت هەناردەی وڵاتان بکرێت لەگەڵ چەند کۆمپانیایەکە ڕێ بکەوێ. چۆن ئێمە لە هەموو دەواازەکانەوە ئەو پێویستیانە کە هەرێمی کوردستان پێویستێتی هاوردە ئەکرێ، حکوومەتیش ئەگە بتوانێت هەناردەی بکە، ئێمە توانین ئەم کارتە بەرەو پێش بین و نێڵین بکەوێت. جوتیاران گازندەی هاریکاری نەکردنیان دەکەن و دەڵێن حکوومەت نەک دەستگیرۆیان ناکات، بەڵکو ڕێگا خۆشکەرە بۆ هاوردەکردنی بەرهەمی دەرەکی و بۆش زۆربەی بەرهەمە ناوخۆیەکان ساغ نابنەوە و ڕەنجی جوتیاران بەفیڕۆ دەچێت. جوتیاری زۆر لێ هات و زۆر شارە زامان هەیە. خۆشبەختانە و فەلاحانەی کە لە سنووری بازیانن لە ڕێ معلوماتی خۆیانەوە چەندەها جار سەفەری دەرەوەی وڵاتیان کردووە ئەگەڕێت بە دوای زراعی پێشکەوتووە ئەگەڕن. زۆر متەتەویر ئەتوانین بڵێم ئێمە هاوکاریەکەش ئێستا زۆر بەسیتە. ئەتوانین لە ڕێگەی ئەو کۆمپانیانێک کە مەوادی زراعیێنن یعنی سعرێکی قازانجێکی زۆر نەکەنە سەر مەوادەکان فەلاح بۆ بەشەر مەمنونە کە حکوومەتیش یارمەتیانە. لا سنووری قەزای بازیان نزیکی 6,000 دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە و زیاتر لە 14,000 خانووی پلاستیکی دروست کراوە بۆ بەرەمێنانی بەروبوومی کشتتوکاڵی. هەرێکێک لەو خانۆ پلاستیکیانە ساڵانە لە دوو کاتی جادا پرۆسی چاندنی تێدا ئەنجام دەدرێت و هەر جارێکی 6 بۆ 12 تەن بەروبووم بەرهەم دێنێت. ڕزگار جەبار کێنێن قەزای بازیان.